سڵاو قوتابیانی عەزیز و خۆشەویستم لەوانەی کوردی پۆلیهاژ دینە سەر بابەتێک لەژێر ناونیشانی هاوڵکار. هاوڵکار واتە هاوڕێ و هاوسۆزی کار کە بە ناوەکەی خۆیدا لەگەڵ کار دێتن. دەتوانێت بڵێن وشەیەکە باس لە ڕوودانی کارەکە دەکات لە ڕووی چۆنیەتی بێت یان کات بێت یان شوێن بێت و هەموو کاتیش دەبتە تەواوکەری کاری ڕستەکە. بۆ نمونە دەڵێ دوهێ بەفرباری کەی بەفرباری وە دوهێ کەواتە دوهێ باسی ڕوودانی کاتی ڕستەکەی کردووە دەبێتە هاوڵکارێکی کاتی و ئەرکەکەشی تەواوکەری کاری ڕستەکەیە. دووەم دەڵێت دەرسەکەمان خێرا تەواو کرد. دەرسەکە چۆن تەواو کردو خێرا تەواو کردو کەواتە وشەی خێرا باز لە چۆنیەتی ڕوودانی کارەکە دەکا کە چۆن ڕوویداوە خێرا تەواو بووە کەواتە خێرا هاوڵکارێکی چۆنیەتیە تەواوکەری کاری ڕستەکەیە. سێم دەرێ ئازادی کەوت دنافهێڵینیدا گرت. دنافهێڵینیدا باسی شوێنی ڕوودانی کارەکە دەکات کەواتە دنافهێڵینیدا هاوڵکارێکی شوێنیە ئەرکەکەشی دەبتە تەواوکەری کاری ڕستەکەدا. لە قۆناغی هەش جۆرەکانی هاوڵکارەکە بین بەشبەشیکەن بە پێوەڕستانی کە پێشتر خوێنمانەوە سێ جۆر دەگرتەوە. ئەمیش هاوڵکاری کاتی یەکەم، دووەم هاوڵکاری شوێنی و سێم هاوڵکاری چۆنیەتی. با بینە سەر هاوڵکاری کاتی. هاوڵکاری کاتی وشەیەکە یان چەند وشەیەک باسی ڕوودانی کاتی ڕستەکە دەکات واتە لە ڕووی کاتی ڕستەکەوە کاری ڕستەکەمان بۆ دەردەخاتن. بۆ نمونە دەڵێ دوهێ جوتیاری گەن جەنجەر کرد. کەی جوتیار گەنمەکەی جەنجەر کردووە دوهێ کەواتە دوهێ هاوڵکارێکی کاتیە تەواوکەری کاری ڕستەکەیە. هاوڵکارە کاتیەکان ئەو وشانە دەگرێتەوە لە ڕووی کاتەوە کاری ڕستەکەمان بۆ دەردەخاتن و ڕوون دەکاتەوە لە ڕووی کاتەوە دەدوێتن. ئەو وشانی کە پەیوەندیان بە کاتەوە هەوەیە هەیە باسی ڕوودانی کاتی کاری ڕستەکە دەکەن و ئەرکەکەشیان دەبتە تەواوکەری کاری ڕستەکە کەواتە ئەو وشانە چین کە هاوڵکاری کاتیان پێ دەگوترێت وەکو دوێنێ، دوهێ، ئەمڕۆ، ساڵەکە دی، ئێستا، بەهاوینان، بە زستانان، هەفتەکی دی، مانگەکی دی، مانگی گوڵان، ئێستا، پار، پێرار ئەمانە گشتیان هاوڵکاری کاتین باس لە ڕوودانی کاتی ڕستەکە دەکەن و ئەرکیشیان دەبتە تەواوکەری کاری ڕستەکە. دووەم جۆر هاوڵکاری شوێنی. هاوڵکاری شوێنی باسی شوێنی ڕوودانی کاری ڕستەکە دەکات واتە لە چ شوێنێک ئەو کارە ڕوویداوە لە سەربان، لە ژوورەوە، لە تەنیشتم، لە پشتم، لە خوارەوە، لە قوژبنی ژوورەکە، لە لای ڕاستم، لە لای چەپم. ئەم وشانە هەمووی باسی لە چۆنیەتی شوێنی ڕوودانی کارەکە دەکەن لە ڕووی شوێنەوە باسی کارەکەمان بۆ دەکەن کەواتە ئەم وشانە لە ڕستەدا دەدەمەنە هاوڵکارێکی شوێنی و ئەرکەکەشیان دەبتە تەواوکەری کاری ڕستەکە. بۆ نمونە دەڵێ مناڵەکە لە سەربان خەنووست، مناڵەکە لە کوێ نووست؟ لە سەربان. لە سەربان یان دناو ئاو یان لە قوژبنی ژوورەکە یان لە بندار یان لە تەنیشت ئەوانە هاوڵکاری شوێنین و ئەرکیشیان دەبتە تەواوکەری کاری ڕستەکە. سێم جۆر هاوڵکاری چۆنیەتی باز لە چۆنیەتی ڕوودانی کاری ڕستەکە دەکات واتە چۆن ڕوویداوە بە پەلا، بە خێرا، بە توندی، بە هێواشی، لە سەرخۆ، بە گەرمی، بە ساردی، بە پێکەنینەوە، بە ڕووخۆشیەوە، بە زیرەکی ئەوانە گشتیان باز لە چۆنیەتی ڕوودانی کاری ڕستە دەکەن و دەبنە هاوڵکاری چۆنیەتی و یەک ئەرکیش دەبینێت هاوڵکار تەواوکەری کاری ڕستەکەیە. با بینێک هەندێک لەو ڕستانە بخوێنینەوە دەڵێ پیاوەکە دەرگاکەی توند پێوەدا. پیاوەکە چۆن دەرگای پێوەدا توند پێوەی دەکەواتە توند هاوڵکارێکی چۆنیەتیە چونکە باسی لە چۆنیەتی پێوەدانی دەرگاکە دەکاتن و ئەرکەکەشی دەبتە تەواوکەری کاری ڕستەکە. دەرە ڕووداوەکەی لەسەر خۆ گێڕایەوە. ڕووداوەکەی چۆن گێڕایەوە؟ لەسەر خۆ کەواتە لەسەر خۆ هاوڵکارێکی چۆنیەتیە و ئەرکەکەشی تەواوکەری کاری ڕستەکەیە. مامۆستا بە پێکەنینەوە هاتە ژوورۆیان، مامۆستا بە تووڕەییەوە هاتە ژوورەوە، مامۆستا بە هێواشی ئەو وشانە هەموویان هاوڵکاری چۆنیەتین لە ڕووی چۆنیەتی ڕوودانی کارەکەەوە بۆمان دەدوێتن و یەک ئەرکیش دەبینێتن ئەویش تەواوکەری کاری ڕستەکەیە. لێرە دەهاتمە کۆتایی، هیوادارم تێگەیشتبن لێم. زۆر سوپاس.